ئامادەی عەبدوڵای کوڕی عومەر بۆ زانستە شەرعیەکانیشێکە لەو ئامادەیانەی کە لە ساڵی 97ەوە خزمەتەکە و نزیکەی 6,000 قوتابی تایە تەخەڕوجی کردووە و ژمارەیەکی زۆر لەو قوتابیانە ئیمام و خەتیبن و هەندێکیان بوونە تەداعی و هەندێکیشیان لە بوارەکانی ترا خزمەت لە گەل وڵاتاکەن و هەندێکیشان بوونەتە مامۆستا لە مەدرسەکانە و زۆرێکیشیان لە ڕووی شارەزابوون لە علومە شەرعیەکانەوە کەسانێکی زۆر باش، کەسانێکی زۆر دیندار، کەسانێکی زۆر پێشکەوتوو لەو ڕوانەوە پێگەیشتون لای ئێمە. پاڵنەر لە هاتن بۆ خوێندنی زانستی شەرعی تەنها بریتیە لە شارەزابوون لە زانستی شەرعی، چونکە ئێمەش شایدەیەکی ڕسمیمان نییە، بڕوانامەیەکمان نییە لە هیچ شوێنێک بخوا، تەنها بۆ فێربوونە. بۆیە بینین هەموو جۆرە کەسەکانی تایە، کەسی تایە لە خەریجی جامیعەیە، کەسی وای تایە لە ئاستی ئامادەیایە، کەسی تایە لە ئاستی ئیبتیداییایە، واتە هەموو چین و توێژەکان ڕووی تێکردەوە بەشێکی زۆریش لەوانە تا کۆتایی بەردەوامە بن. هەندێکیشان بەهۆی زروف و مەعیشەتەوە ناتوانن تا کۆتایی ساڵەکان لەگەڵمانە بەردەوام بن و پاش مدەتێک لە یەک دوو قۆناغا دوای ئەوە بەهۆی ئەو زروفێکی بەسەر خەڵقی کوردستانە لە نەبوونی و لە گرفتی دارایی و لە زۆربەی شتەکانی تر ئەو دوو ساڵی لای ئێمە خوێن. ئێمە تاوەکاری تا 2008 شاهادەکانمان کە مصدق بوو لە لێوانی وەقفی سونیەوە، زۆرێک لە قوتابیانمان لە جامیعەوە گیراون، هەندێکیان دکتۆرن، هەندێکیان ئێستا مامۆستای جامیعان، بەڵێ توانای خوێندنی ئەوەی کە لای ئێمە خوێنبێتی لە جامیعە و زانکۆکانە زۆر سەرکەوتوو بووە. من مامۆستا عومەر بەرپرسی مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەر لقی سەربەرزی. ئەم مەدرسەیە یەکێک لە مەدرسە شەرعیەکانی کوردستان کە علومی شەرعی تیا خوێنرێت لە پێنج مەرحەلە پێش دێت. ئێمە ساڵانە لە کۆتایی ساڵدا ئاهەنگی ساڵانەیان بۆکەین کۆمەڵی قوتابی لە قۆناغێکەوە دەرسمە قۆناغێکی تر و هەروە کۆمەڵی قوتابیشمان لە تەخەڕوجەکەن و دەرسن لە مەدرسەکە. ئەو مانانەی کە لە مەدرسەیە خوێنرێت هەموو وانانەیە کە لە پەیمانگا و زانکۆکانی هەرێمی کوردستان خوێنێت هەموو علومی شەرعی بەهێزە مامۆستای بەتوانا و کارەمە دەرسەکانمان بۆڵێنەوە. ساڵی 2007 کە لقی سەربەرزی دامەزراوە ئێمە سێ کۆمەڵ تەخەڕوجی کردووە. ئەم ساڵ کۆمەڵی چوارەممان تەخەڕوجەکە لە مەدرسەکە کە لە دواییە سوودیان لێ بینینەوە، هەندێکیان وانەمان بۆڵێنەوە هەم لە مەدرسەکە. ڕاست قوتابی لە خوشکان و لە برایان وانە دەخوێنن، بەرایانمان لە شەوان دەرسەخوێنن، خوشکانیشمان لە ڕۆژە بە هەفتەی 2 ڕۆژ. ئێمە وەکو خوێندکاری قوتابخانەی مەدرسەی عەبدوڵای کوڕی عومەر هاتوین بەشداریمان لەم مەدرسە پیرۆزە کردووە بە نیەتی سەرکەوتنمان لە بۆ فێربوونی زانیاری و زانست لەم علومە شەرعیانە ئەم مامۆستا بەڕێزانە پێمانەگەنی. ئێمە سەرەتا کە هەنگاوماننا تەنها هەنگاوێکماننا بۆ ئەوەی کە فێر ببین چۆن بە دوای زانست تا بگەڕین. کاتێک هاتینە ئێرانە لە ناو دەریای ڕووناکی عیلم و زانست و پەروەدە و ئەتەکێت و ئەدەب و ڕەوشت و حیکمەت و نووری ئیلاهیە خۆمان دۆزێ و لەسەر دەستی ئەم مامۆستا بەڕێزانە بەڕاستی کۆمەڵێک زانیاری زۆر ڕوون و جوانیان بە ئێمە گەیان، فێریان کردین چۆن لەگەڵ خەڵکا تەعامولکەین، چۆن بەرزی ئیسلام بنرخین، چۆن خەڵکی فێرکەین کە بێن پۆل بۆ ناو ئیسلام، چۆن کاتەکانی خۆیان بە فێڕۆ نەدەن، چۆن خۆیان فێری خوێنەواری کەن. یعنی خوێنەواری لە ناو کۆمەڵگای ئێمە وای لێ هاتووە ئەوەی شادی زانکۆ و ماستەر و دیبلۆمی نەبێ پێی ناوترێ خوێنەوار، بەڵام بەعکسەوە لای ئێمە ئەوەی شەهادەی مەدرسەی شەرعینە بەلای ئێمە نەخوێنەوارە، چونکە ئاستی خوێنەواری ئینسانەکان پابندە بە دین و ئەخلاق و ڕەوشتەوە. ئەم مەدرسە بەڕێزەش ئێمە فێری دین و ئەخلاق و ڕەوشت کردووە، کۆمەڵە زانیاری جوانیان پێداوین تا ئێمە خەڵکی ڕابکێشین بۆ ناو دین و فێری جلوبەرگێکی جوان و ئەدەبێکی جوانیان بکەین، فێری مامەڵایانکەین لە ناو خەڵکیا چۆن هەڵسو کەوتکەن. بەڕاستی مەدرسەیەک نمونەن بۆ ئێمە. من خۆمیشێکم لە خوێندکارەکانی و سوودی خوێندکاری علمی یان دەرزی علمی بەگشتی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت من سلك طريقا يلتمس فيه علما سهل الله له به طريقا إلى الجنة. هەست کەسێ ڕێگەی عیلم بگرێت ئین شاء الله خوای گەورە ڕێگەی بەهەشتی بۆ ئاسانەکات. بۆیە ئێمەش ئەم ڕێگەیەمان گرتووە و عەبدوڵای کوڕی عومەر مفتاحەکە لە عیلمەکان، یعنی بە چاوڕوونیەکە پێ بەخشێ لە عیلمەکان و
و شارەزاتەکە لە دین بۆی وەکو ئەو شێوازی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم سەر بۆی مەژاوا بەدوای بکەوین ئەمە لە ڕووی عەقیدەیەوە چۆن بڵێت لێک دەدرێتەوە ئینسان چۆن بڵێت ئینەمە الأعمال بالنیات خی گەورە ئەم پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم هەموو کردەوەکان بە پێی نیەتی دڵەکانە بۆیە هەست کەسێ بیر و بڕوای خۆی هەیە یەکێکەیە علمانیەکەی ئیسلامیە بۆیە ئێمەش ئیسلامیەکەمان پێ باشتر دوای پێغەمبەر کەوتین صلی الله علیه و سلم دوای هیچ تاقم و گروپێ نەکەوتین الحەمدولله لەخوا بەزیا بێت بۆ نیە لە شوێنانە دەرەکەین لەم شوێنانەیە ئیتر ئێمە بۆ عیلمەکە هین بۆ لێرەیانی لێرەیە تەلەبە هەیە کە مامۆستاکان فێری ئەکەن وەکو بەلیغوا عنی وەلەو ئایا پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم بیگەێنە لەمنەوە گەر ئایەتێکیش بێ بۆیە مامۆسایان هەم ئیسپاتە بە تەلەبەکانێگەن و ئێمە لە شوێنانی تر دەرزڵینەوە ئەو تەلەبانە دابەشن بۆ سەر چەند شوێنێکی تر ماوەی 5 ساڵە لە مەدرسەیە شێوەیەکی بەردەوام لەگەڵ مامۆستا بەڕێزەکانە فێربوونی علومی شەرعی و هەروەها گرنگجیدار بە ڕەوشت و هاکارە بەرزەکان لە ماوەی ئەم 5 ساڵەیە زۆر ئیسپادەمان لێ کرد الحەمدولله و زۆر خۆشحاڵم الحەمدولله گەشتین بە قۆناغی کۆتایی ڕاستی ئەم سەردەمە سەردەمێکی گێژاوە ڕۆی لە گێژاوە لەم گێژاوەیە ئەبێ نورێکت پێ بێ بۆ ئەوەی کە بەردەمە ڕووناک بێتەوە بەڕاستی تاریشیە بۆ الحەمدولله لەم مەدرسەیە مەزان توانیمانە کە ئەم نورە بەدوایە بچین و هەروەها بەچاومان ڕۆشن بێ وەسواز بۆخوا بۆیە علمی شەرعیشمان هەڵبژار چکە وا لە ئینسانە کە بەردەمی ڕووناک بێ بە پەیامی ئیسلام هەروەها وا دەکات کە لە ڕۆژی ئاخیرەدا ئینشاءڵڵا ئەو لە بەرزانە کە خی گەورە وعدی دا بەوانی کە بەدواداچوونەکەم بۆ عیلمەکەی ڕووناک بێتەوە پلەی بەرزی ئینشاءڵڵا لە بەهەشتا دەست بێت